وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. براني برسوشكاني عزيز لخدمتانين دمان شيرين بهنجونكي بيغمبري خوا صلى الله عليه وسلم و لم رویا هر بردوام بین لسر باسی هنگوین چونکە باسی هەنگوین بە دەرس و دوو دەرس کۆتایی نایەت. هیوادار ئینشاڵڵا خوای گەورە بیکا بەمایی سوود و بیکا بەمایی ئاماژەکردن و ئاراستەکردنمان بەرەو شتێکی باش بۆ ئەوەی کە خەڵک و میلەتەکەمان لی بەهرەمەند بن و لی سوودمەند بن. ئەوە نەبزان هەرچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کردوێتی سوود بەخشە، هەرچیەکیش لەسەرمان حرام کراوە زیان بەخشە، وەخوای گەورە هەرچیەکی بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم داناوە لە مەسلەحەتی ئومەتەکە دایناوە، نەک لە نەقسێک لە تەغزیە یاخود لە خواردنێکە کە خوای گەورە دەسەوسان بێ لەوەی کە بۆ بەندەکانی دابینکە، بەڵکو هەمووی ئەوەی کە ئەوترێ لە ئەخیرە لە سوودی خۆڵمان تەواو بێ. حەقم بەسەر قەدەر و ئیشی خوای گەورەوە نییە، بەڵام سوێن بە پەروەردگار ئەگەر بەس نیزامی خواردنمان بگۆڕین نیوەی میزانی سەحا گەڕێنینەوە، بەس نیزامی خواردنمان بگۆڕین تەمەنی هەر تاکێکی کوردی موسڵمان 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵی ئەچێتە سەر. زۆر دڵنیاتانەکەم کێشەکەمان لە چیایە؟ کێشەکەمان لە بوونی خواردنایە یاخود لە نەبوونی سیستم و بەرنامەیە. هاتینە سەرەوەی کە لە خزمەتی هەنگوینەکەی پێغەمبەری خوا بووین صلی الله علیه و سەلەم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کاتێک کە هەنگوینی خواردووە، هەنگوینی بە شەربەت خواردووە. خەڵکێک کە لێ مامۆستا لاوانەیە هەنگوین گران بێ، ڕاستە فەرمی هەنگوینی چاک گرانە، بەڵام پێغەمبەری خوا بۆچی بە شەربەت خواردوێتی؟ بۆ ئەوەی کە هەموو ڕۆژێک کەوچکێک لە تۆ بڕوا بیکەیتە ناو پەرداخی ئاوەوە. ئەمە پێیەوترێ شەربەتی هەنگوین. بۆیە ئەمە قورس نییە ئینسان ئەگەر بە بەیانیان بتوانێت پەرداخێک شەربەتی هەنگوین و عەسران بتوانێت پەرداخی شەربەتی هەنگوین بخواتەوە، هیچی تری پێویست نییە. بۆ چونکە ئەمە ڕیخۆڵە ئەجوڵێنێ، یەکسەر تاقە ئەدا بە ئینسان، یەکسەر تاقەیەکی کامل، مغەزیەکی کامل ئەدا بە ئینسان. ئینسان پێویستی بە هیچی تر نابێت. هەموو بەیانیەک پەرداخ شەربەتی هەنگوین بخۆ، یەک کەوچەک هەنگوینی تیا بێ، بە گەرەنتی تانی ئەوڕۆ پێویستە بە هیچ نییە، تا عەسر پێویستە بە هیچ نییە. عەسر پەرداخێکی ترە خواردەوە، پێویستە بە هیچی تر نابێت تا ڕۆژە بێتەوە. کەواتە ئینسان ئەتوانێت لە ڕۆژێکە بە 2 پەرداخ هەنگوین ڕۆژەکە و شەوەکەی بەڕێکە، بەس ئەگەر بزانێت چۆن ئیخوا و لە چ کاتێکە هەڵەبژێرێ. بۆیە لە کاتێکە ئینسان بەم شێوەیە هەنگوین بخوا پێم وانییە زۆر لەسەری بکەوێت، غیزائێکی کامل، تەندروستیەکی کامل و پێداویستی لاشەی هەمووی ئەداتێ و لە کاتێکە تاقە ئەخوات، ڤیتامین ئەخوات، خوێکان ئەخوات، هەموو پێداویستی لاشە ئەخوات، لە هەمان کاتە ئاویش ئەخواتەوە کە ئاوی سوودمەند بە بۆ لاخشە. یەکسەر هەنگوین مادەیەکەدا یاخود تاقەیەکەدا پێوتە ATP. ATP پێوترێت تاقەی ماسوولکەکان، وزەی ماسوولکەکان. یەکسەر ئەو بەیانیە کە ئینسان دەتوانێت پەرداخەکەی خواردەوە بچێ بۆ ڕێز، بچێ بۆ ئیش، بچێ بۆ کار، پێویستی بە هیچی تر نابێ. ئەم ATPە وەکو پارەی ناو بازار وایە. چۆن ئێمە لە ناو بازارە بە دینار و بە دەرهەم تەعامولەکەین، لاشە بە ATP تەعامولەکە. ئەدینۆسین ترایفۆسفەیت. سبحان الله، ئەویش فۆسفەیتی تایە، عینەن ئەو فسفۆڕەی کە لە پارەیەدەن، بۆی پارەی ئەسڵ و عادیلێک جا بکەیتەوە. 3 فسفۆڕی لەسەرە، 3 فسفۆڕەکەی لەسەر نەبوو پارەکە تەزویرە، چونکە ئەدینۆسین دای فۆسفەیتیشمان هەیە. هەنگوین ئەم مادەیە دەرەکا، لەبەرەوە هەموو مادەیەکی خۆراکی پێداویستی ئەبێتەوە بەم مادەیە جارێکتر بۆ ئەوەی کە لە لاشەیە تەداول بکرێت. بۆی پێغەمبەری خوا حەزی لە هەنگوین بووە و هەنگوینی خواردووە. حەزەتی عایشە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کان یحب الحەلوا والعسل. پێغەمبەری خوا حەڵوای خواردووە لەگەڵ چییە؟ لەگەڵ هەنگوینە. وتمان حەڵوا لە چی دروستە گەر بیرتان ماوە؟ حەڵوا خورما بوو بە شیر ئەشێرا ئەبوو بە حەڵوا. لەگەڵ چییە؟ لەگەڵ هەنگوینە. سبحان الله، دوو مادەی زۆر تاقە بەخش و زۆر بە ئیسفادە بۆ ئینسان. خوای گەورە کە باسی هەنگەکە یاخود باسی هەنگوینەکە فەرمێ کولی من کولی ثەمەرات. بە هەنگە فەرمێ بچۆ لە هەموو بەرووبوومەکان بخۆ. بۆیە ئەبینی
هەموو بەروبوومەکانی تایە. پێغەمبەری خوا سەڵ بە مانگای وت چی؟ فەرمووی فإنها ترم یان ترم من كل شجر، مانگا لە هەموو دارێک ئەخوا، یان لە هەموو ڕوەکێک ئەخوا، لە هەموو جایەک ئەخوا. بۆیە شیرەکەشی هەمان سوود و هەمان پێداویستی ئینسانەکەی تایە کە لە هەموو جاجارجۆرەکانە بڵاوبوونەتەوە. یعنی ئینسان ناتوانێت خۆی بچێت جیا بخوا، لە ڕووی مانگاوە غیر مباشر ئیسفادەی جیا و ئیسفادەی سەوزە و ئیسفادەی فایبەر و پرۆتین و چۆرەکە هەمووی دەست ئینسانەکەوێ. ئین سوبحان الله خۆشەویستەکانم دقت بن، لە ئەخیرا هەموو ئەم کۆنە، هەموو ئەم زەویە خوای گەورە بۆ ئینسان مسەخەری کردووە. هەر شتێ دەرخواردی، هەر حیوانێک، هەر زیندەوەرێک، هەر حەشەرەیەکەدا لە ئەخیرا بێ ئینسان لێ مستەفید بێ. جا دەرخواردی مانگادا بۆی کە من تۆ لە گۆشت و لە شیرەکی بخۆی. هەموو ڕووەکەکان، هەموو ثەمەراتەکان، هەموو بەروبوومەکان دەرخواردی هەنگەدا بۆ ئەوەی کە لە ئەخیری ئینسان چی بێ؟ ئەخیرا ئینسان ئیسفادی لێ بکە. یعنی هەنگوینەکەی لە ئەخیرا چی ئیسفادی لێکە؟ چیتر هەیە هەنگوین بخوا؟ هەر ئێمەی. ئەگەر حیوانێکی تریش بیخوا لە ئەخیرا هەر ئێمەی خۆینەوە. بۆیە هەر لە دەستی ئینسان دەرناچێت. بۆیە خۆشەویستەکانم هەنگوین دەوڵەمەنە بەم مادانە کە خوای گەورە بۆی دروست کردووە. لە شەکر بە تایبەتی هەموو جۆرەکانی سوپاڵە شەکری تایە، فرکتۆزی تایە، گلوکۆزی تایە، ماڵتۆزی تایە، سوکەرۆزی تایە. بۆیە بینیت هەنگوین چییە؟ هەنگوین شیرینە بۆ ئەوەی کە ئەم ڤیتامین و تاقە و خۆیانە بۆ ئینسان دابین کە ئینزیمی تایە، ئۆرگانیک ئەسیدی تایە، ئیستەری تایە، دژە بەکتریای تایە، خوێی تایە، کۆمەڵە مادەی تایە، هەتا ئیسەکەن لە هەنگوینان نەزانراوە چییە. یعنی تۆ تەسەوڕەکەیت لە ئەهرامی فیرعەونەکانە، لە قبوری فیرعەونەکانە تۆ تەسەوڕەکەیت سابوونی زەیتی تیا بێت تێک نەچوو بێ زایدەن هەنگوین. دوو تاکە مادەیە کە مابێتنەوە هەتا ئیسەکەن ناو قەبرەکانە. باشە چ شتێک هەیە مادە حافیزەکەی دوای 6 مانگ ئەکسپایر نەبێ، 6 ساڵ بڵێ، کاکە 6 قەڕن بڵێ، معقولە؟ معقولە لە زەدەمی فیرعەونەکانەوە هەنگوین هەڵگیرا بێت تا ئێستاکەنە مادەکەی خۆی ون نەکردی بێ، پێکهاتەکەی خۆی لەدەست نەیا بێ. ئەمە سڕە. عەجیبەکە لەمەدایە. عەجیبەکە لەوایە نییە لاشەی فیرعەون تەحنیت کراوە تێک نەچووە. عەجیبەکە لەوایە هەنگوینەکە هیچی تێ نەکراوە تێک نەچووە. غوربەتەکە لەمەدایە. بۆیە خۆشەویستەکان کۆمەڵە مادە هەیە لە هەنگوینە هەتا ئێستاکەنە عولەمان سەریە دەرناکەن، نازانن چییە. جگە لەو هەموو کالیسیۆم و فۆسفۆر و ئاسن و نیاسین و ڤیتامین سی و ئەمینۆ ئەسید و یعنی هەندێک لە عولەمان دەڵێن نیوەی ئەمینۆ ئەسیدی لاشە لە هەنگوینە هەیە. غەریب بۆ نییە؟ سەیرە. هەموو بی کۆمپلێکسەکانی تایە سوبحان الله کە ئینسان بە حەپەی خوات. بەڵێ ڤیتامین سی تایە، ڤیتامین دی تایە، ڤیتامین ئی تایە. بۆیە مناڵ زۆر پێویستی بە هەنگوینە، زۆر زەرورە لە بەرەوەی کە هەموو ئەو پێداویستیانی نەقسی خوێ لە کبریت و لە کالیسیۆم و لە سۆدیۆم و لە فۆسفۆر و لە مەنگەنیز و لە ئاسن و لە مەغنیسیۆم و لە هەموو شتەکانی تر مناڵ کە پێویستی پێیەتی هەمووی لە ناو هەنگوینە ئەدۆزێتەوە. بۆیە ضرورە ئەو ئاماژەی خوای گەورە کردووەتێ فەرمێ یەخرج من بطونها شراب مختلف چی ئەلوانه. شەرابێک یاخۆت شلەیەک لە ناوسکی ئەم هەنگەوە ئێتە دەرەوە کە ڕەنگەکانی جیاوازە و پێکهاتەکانی جیاوازە. سوبحان الله. پێکهاتی هەنگوین شمولیە زۆر مختلفن ئەلوانە، هەموو شتێکی تایە، هەتا لە ڕەنگە هەتا لە پێکهاتەیە. بۆیە ئەم سڕە گەورەیە خۆشەویستەکەم عولەمایان هەتا ئێستاکەنە بەدوایە ئەگەڕێن و ئێستاکەنە ئینسان هەوڵەدا هەنگوین نەک وەکو خواردن بەکاربێنێ. ئێستا لە هەوڵی ئەوەدان هەنگوین بێ بە دەرمانێ کە چارەسەری نەخۆشیەکان بکە. پێشەوەی کە پێویستمان پێ بێ خوا نەخواستە وەکو نەخۆش و وەکو دەرمان بیخۆین، با وەکو ویقایە و خۆپاراستن بیخۆین. شوێن سونەتی پێغەمبەری خوا بکەین ساڵ سەلەم لەسەر ڕێگەکەیە تووشی دەرمانخانە و تووشی عایادە و تووشی نەقس و تووشی کەلێنی تەندروستی نابین ئیلا ما ئەراد الله، ئیلا شتێ خوای گەورە بۆی نووسی بین. ئەگەر بۆ هەر مادەیەکی تر دوای خواردنی دەستمان لێ سابێتەوە ئەبێ دوای هەنگوین
دەست و پەنجەکانمان سێجا بلێسینەوە بۆ ئەوەی کە گرنگی ئەوە بکەین کە هیچمان لە هەنگوینەکە بەجێ نەهێشتووە، بەشێکی خواردنە، بەشێکی خۆپاراستنە، بەشێکیشی چارەسەرە. وصلى الله على ئەو بەحری نەوری علم و عرفانە کە دەرکی غەوری ناکە غەیر علم الله سبحانه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.